ئەزیزان و خۆشەویستانی عەریف حەمەتاڵ، سڵاوی خواتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بێت. ئیشەڵا نانی ئەم جەژنە ئەبێتە هۆی لابردنی خەم و ناخۆشی و دڵتەنگی و تەنگ و چەڵەمە و باری تەندروستی هەموو لایەک سەلامە دەبێ. هاتمەوە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەکەی خۆتان دەمەتەقەیە لەگەڵ عەریف حەمەتاڵە. عەزیزان و خۆشەویستان، 2 ساڵ لەمەوە پێش لە بەرنامەی چێشتەنگاوەوە من هاوارم کرد وتم با پشکەینە ماڵی دنیا ڕووبکەینە دەمەتەقەی و قسەی خۆش. ئەم جەژنی قوربانی ڕابردووە سەلمێنەری ئەوە بوو. ئەم جەژنی قوربانی ڕابردووە نەک پەیوەندی کۆمەڵایەتەکانمان کاڵبووەوە، بەڵکو نەمانتوانی بەداخەوە نەمانتوانی 2 کارتی وەحدەش بکڕین بۆ مۆبایلەکەمان و سەرفیکەین بۆ جەژنە پیرۆزە لەگەڵ خزمان و دۆستان و خۆشەویستانە. هیچ کەسێکمان تااقەتی قسەکردن و جەژنە پیرۆزە و دەمەتەقەیمان نەما، بۆ لەبەرەوەی کاتی خۆی دوای ماڵی دنیا کەوتین و ئیستاش ماڵی دنیا بە فریای کەس ناکەوێت. کاتی خۆی زۆر سەری یەکتریمانێشان بۆ پسڕاننی بەشێک لە ماڵی دنیا. عەزیزان و خۆشەویستان، لەبەرەوەی ڕژسپی بەرنامەکەمان وەستای وەستایان وەستا ئیسماعیل گیان لەسەر هێڵا بۆ ئەوەی مەحتەلی نەکەین و چاوەڕێمان نەکا، ئەبێ یەکسەر بچینە خزمەتی دوایی هینەوە خزمەتان بۆ تەواوکردنی بەرنامەکەتان و وەستا ئیسماعیل گیان مەرحەبا لێبێ. کاکە حەمەجا مەرحەبا لە هەمووتان و جۆژنی هەمووتان پیرۆز بێ ئەخۆ. خۆمبارەی کا وەستا ئیسماعیل گیان چاوەڕێی بەرەکەتی ئەو ڕیشە سپێی تۆین. وەڵا کاکە ئێوەی هونەرمەندان ئەمەنە بەڕێزن و لەگەڵ ئیزاعەکەستان شارێکم دەم جەژنای بۆ داناو نەگەر نەم قبوڵ کرد. ئەی ماڵەکە و ئاوایان بێ وەستا گیان. ئەڵێ ڕادوێ گەڕیان جوانی و شۆرەت کرد زۆر بەربڵاوە، وشەی گەڕیانیش لە ڕۆژهەڵاتە سەری هەڵداوە. ئەی ڕادوێی گەڕیان تۆ زمان حاڵی هونەرمەندانی بۆیە تاقانەی ناو کوردستانی. ئەی ڕادوێی گەڕیان زۆر لە دوور دەڕام ئەم ناوە ناوە هونەرمەندانی شەهیدیان داوە. ئەی ڕادوێی گەڕیان کاڵا ئەبڕێ بە قەد باڵایە، هونەرمەندیش بۆ گەر کاڵایە، یعنی کاڵای وەکو بەرگی لە دوایە هونەرمەند. زۆر جوانە، زۆر جوانە. ئەی ڕادوێی گەڕیان کەلاوێ گەڕوا لە بۆ هەندەران ناگەڕێتەوە دیارە هەر گەلێک بە هونەرەکەیە ئەناسرێتەوە. زۆر تەواو. ئێمەش هونەرمان لە برەودایە، هونەرمەند لای ئێمە زۆر خۆشەویستە وەک کۆرپەیدایە. کۆرپە چەند خۆشەویستە ئەنجام وەک خۆشەویستن. زۆر جوانە، زۆر تەواو. ڕادوێی گەڕیان زۆر خۆشەویست. پێغەمبەرجیان ڕۆحم فیدات بێ چشتی نووری تۆ وا لە ناو جەرگە کامان بۆ بکە لای خوای گەورە دوشمنان کۆرکە لە ڕاستێزی پێشمەرگە. پێغەمبەرەکەی خوا شیرین کرد و بەرگم گەرەکە بۆ دوشمەکانمان لە بەرگی مردووی تو خۆشیتن. وەستا ئیسماعیل گیان دەست و چاو خۆش بێ، ئەگەر عەزیەت نەبێ بە پندێکی پیرەمێرد کۆتایی بە پەیوەندیەکە بێنی مەمنوون نەبین. ئەزانێ ئەرێ ئەم قەومی کوردە بەوە ئەمرێ هیچ کەسێ لە ژوور خۆیەوە ناگرێ. ڕۆژێکیانێ دێکەوە سەرسەختی ئەبێ بە مایەی کزی و بەدبەختی. ئەها ئێستا کز و بەدبەختین تەواو تەواو قوربان، زۆر تەواو. خۆشیدا کاکەجان سەرسەرم وەسای وەسایان وەسای ئیسماعیل گیان ڕیشسپی بەرنامەکەمان سەرچاو حەفیز بێ ئەخوا. بەڵێ عەزیزان، بفەرمون بۆ پەیوەندیکردن بە بەرنامەکەی خۆتانەوە دەمەتەقەیە لەگەڵ عەریف حەمەتاڵ یا چێشتەنگاوەکەی جاری جاران بفەرمون بە ژمارە تەلەفۆنی 0771 471 52 64 یا لە ڕێی وەتسئەپەوە بە 0771 891 75 75 یا لە ڕێی ڤایبەرەوە کە زیاتر لە تاراوگەوە ئەم ڤایبەرە تەرتیب کراوە بە 0750 727 85 35. بفەرمون لە ڕادیۆی گەڕیانەوە لە ڕێی FMەکەیەوە 94.1 فەرمون پەیوەندی تەلەفۆنیمان پێوە بکەن، جارێککە ڤایبەرەکە خوێنمەوە 0750 727 85 35. بەڵێ عەزیزان، هەروەها کۆمنتەکانیشتان کاک هاشم حەسەن سەرسەر و سەرچاوم، کاکە هاشم گیان دەست و چاو خۆش بێ، کاک ئەحمەد لە شەقڵاواوە دەست و چاو خۆش بێ، زۆر سپاس بۆ کۆمنتەکەت. لێوان کۆی شاعیر لە شاری کۆیەوە ئەڵێ سڵاو لە وەسایی وەسایان دەسەکانی ماچەکەم. کاک هاشم حەسەن ئەڵێ
هێمنی مکوریانی ئەڵێت بەڵێ کاکاشم لە عەلوەکەوە تکاکەین ڕیکلامی بەردەوام بۆ بەرنامەکە و بۆ عەریف حەمەتاڵ بکە چکە تۆ یەکێکی لە پیاوە خۆشەویستەکانی ئێمە. بەڵێ عەزیزان هەروەها بەڵێ هەروەها وەکو عەرزم کردن ئەم جەژنی ڕابردووە ئیسپاتێکی باش بوو بۆ هەموو لایەکمان کە ئێمە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانمان بەڕاستی بەرەو سفر ئەچێت، بەرەو ناخۆشترین حاڵەتی خۆی ئەچێت. ئێمە بە پەیوەندی تەلەفۆنی بکەین و دەمەتەقەی لەگەڵێکا بکەین و قسە بکەین، چی بکەین؟ یعنی ئێمە لە دەستمان ناوە چی بکەین بۆ ئەوەی بەدەستی بێنینەوە، چی بکەین بۆی بگەڕێنەوە بۆ جاری جاران یەک کەس باسی پارەی ناکرد، باسی گۆشتی ناکرد، هەر کەس لە ڕووی ناهاو بڵێ ئەم ئێوارەیە دەعوەت بووم ئەوەم خواردووە، کەس لە ڕووی ناهاو بڵێ وەڵایی من لە ڕێی ئیشێکەوە یا لە ڕێی خزمێکمەوە ئەمەنە پارەی یامێ، کەس باسی ئەمەی ناکرد. ئیستا باسی پارەیە بەداخەوە، باسی پارەیە، سیارەیە، دۆنمە، ئەرزەیە، خانووە، مەزرعەیە، نازانم چییە، تەلارە، باسی خزمایەتی نییە، باسی دراوسێتی نییە، باسی یەکتری نییە. ئێستا هەردەمە کاتەوە ئەڵێ پارەم هەیە ئەوە ئەفرۆشمەوە کڕم، جاری جاران ئەیوو لە ڕووم نایە وا بکەم، ئێستا ئەڵێ پارەم هەیە وا ئەکەم. ئەم فەرقە زۆر گەورەیە، ئەم فەرقە بۆتە هۆی ئەوەی کە ئێمە بێتاقەتکە، ئەم بێتاقەت بوونە هەمومانی گرتوۆتەوە ئازیزان، وا نەزانن کە ئەوەی پارەی نییە یا ئەوەی خانووی نییە ئەوە بێتاقەتە، نەخێر پارەیارەکەش بێتاقەتە، چکە پارەیارەکەش ئەو مەجلیسە خۆشەویست و گەرم و گوڕی لە دەورەوە نییە، بەڵکو مەجلیسێکی لە دەورایە کە پارەکە ڕایگرتووە، کاتێ پارەکە نامێنێ ئەو مەجلیسەش تەواو بێت. ئێمە خەڵکێکمان بینی لە ماوەی پێشوە کەوت زەرەری کرد، ئەوانەی کە بەردەوام بە دەوریەوە بوون نەمان کاڵ بوونەوە، بۆیە ئێمە بێ هەرگیز پشت بە پارە و بە ماڵی دنیا و بە سیارە و بە خانوو بە ئەرزە و بەو شتانە نەبەسین، بەڵکو ئەبێ پشت بە ئینسانەکان بەسین، چونکە ئینسان بە یەکتریەوە جوانە. تۆ ئەگەر ژوورەکەت پڕ بێ لە دۆلار هیچ شتێ بۆ تۆ ناتوانێت شتی ئانی بۆ بکە. با من نمونەیەکتان پێ بڵێم، جەژن هەمومان لە ماڵەوە بێتاقەت بووین لەبەرەوەی هاتوچۆ و جەژنە پیرۆزەی جاری جاران و دراوسێتی جاری جاران و شەربەت خواردنەوە و نقڵی ژێڕان و ئەمانە نەبوو، هەمومان لە ماڵەوە بووین. ئەوەی کە ئەهلی مۆبایل و ئەهلی ئەنتەرنێت و ئەهلی خەت و ئەوە نییە نەی ئەزانی ڕۆژەکە چۆن بەڕێکە، باشە پارە چی بۆ ئەو کەساکە؟ گۆشت و تەماع و ماڵی دنیا ئەتوانێت چۆن بێتاقەتی ئەو کەسە لا بەرێ؟ یا جاری وایە تووشی کێشەیەکی ئینسانیە بیت، حتاکە تووشی کێشەیەکی تەندروستیە بیت. بۆ نمونە کابرا پارێکی زۆر زۆریەیە، بەڵام دایکی شەکرەیەتی، ئەتوانێ ئەو پارەیە ئەو شەکرەیە لا بەرێ؟ ئەو پارەیە ئەتوانێ ئەو زەختە لا بەرێ؟ ئەو پارەیە ئەتوانێ ئەو نەخۆشیە لا بەرێ؟ نەخێر، ئەو پارەیە تەنها بوو هەوا و هەوەسە. هەوا و هەوەسیش جاری جاران کابرا داوەتێکی کەبابخانەی ئەکرد، 2 دیناری پێ بوو، ئەو 2 دینارە ڕێزی لە 2 کەزەناو ئەیبر بۆ کەبابخانەیە تێر کەبابێ کرد، بەڵام کاتێک کێشەیە گێتە پێشێ ئەم کێشەیە پارە زەلیلە لە ئاسیا. بۆیە پێم خۆشە ئێمە کەم بخۆین و کەڵ بژین، کەم بخۆین و خۆش بژین، کەم بخۆین و کەم کێشە بین، نەک زۆر بخۆین و کێشەیەکی زۆر کەڵەکە بێ لەسەرمان، نەک زۆر بخۆین و دوژمنێکی زۆرمان نەبێ، نەک زۆر بخۆین و زوڵم لە زۆر کەس بکەین. با ئێمە قەت زاڵم نەبین، با ئێمە مەزلومەکە بین، مەزلومەکە قازانجێتی لەبەرەوەی لایەنی کەم وجدانی ئاسوودەیە کە زوڵمی لە کەس نەکردووە بەڵکو زوڵمی لێکراوە. با ئێمە قەناعەت لەدەست نەین، چکە قەناعەت عەرە بەڵێ کەنز و لا یوفرا، قەناعەت کەنزێکە تەواوبوونی نییە، کە تۆ قەناعەتت هەبوو ئیتر تەماعت نییە، کە تۆ بە پەرداخی ئەو تینۆتیت شکا ئیتر پێویست ناکە سەر بنەی بە تەنکێکەوە، کە تۆ بە پەرداخی ئەو تینۆتیت نەشکا سۆندەی حەریقیش لەسەر بێ تینۆتیت ناشکێ. ئێمە زۆر کەسمان هەیە مەسەلا زۆرە خوا بەردەوام خەریکی خواردنە بەڵام تێر نابێ، ئەم تێر نەبوونە
لە سایکۆلۆژیایەتی ئەم تێرنەبوونە عیلاقەی بە هەرزەکاریەوەی عیلاقەی بە مناڵیەوەیە لە مناڵیە نەفسی لەو شتە تێر نەبووە من خەڵکم دیوە خەڵکی بەڕێزی وەک ئێوە جۆگران و توێتی هەرزەکار بووم دووکەڵی کەبابەکە بە لوتمان ڕۆیوە ئیستا بەغام کرد بەسرام کرد ئەنقەرەم کرد عەمانم کرد دووبەیم کرد ئەو دووکەڵە جۆر نەبووە کەوا بوو ئەم دووکەڵە لە سایکۆلۆژیای ئینسانە ئەمێنێتەوە تۆ چەند هەڵپە بکەی ناتوانی ئەو دووکەڵی کەبابە لابەری ئینسان وەکو خەلیفەی موسڵمانان عەلی کوڕی ئەبی تاڵیب بڵێ ئەفەرمێ ئینسانە بێ وا بژی کە بەیانی ئەمرێ لە هەمان کاتە تەبعا ئەمە بۆ دین کە بەیانی ئەمرێ لە هەمان کاتە وا بژی کە قەت نامرێ با بچینە لای پەیوەندیەکمان لە سلێمانی کاکە گیان کاکە دانا کە حەمام کاتە باش کاکە داناجان هەموو کاتێکە باش زۆر سپاس کاکە حەمام من زۆر خۆشحاڵ بووم کە جارێکتر لەم ڕادیۆ خەنجیلانەوە پێویستی جەنابەت بووم کاکە دانا پێم وایە پێشتریش پەیوەندیمان هەبووە ئەی چۆن ئەیکە من گۆرانی بۆ وتی بێوەفا جوانە جوانە وەڵا باوکم وایە وەقی خۆتە من دەستخۆشی لە کاک جەزاکەم لەم ڕادیۆ خەنجیلانەوە کە تۆش ئێساوە بەرنامە پێشکەشەکەی چونکە ڕادیۆی گەڕیان بەڕاستی خزمەتێکی گەورەی بە هونەری میلی کردووە بەڵێ زۆر تەواو زۆر ڕاستە کاکە دانا ڕادیۆی گەڕیان یەکێکە لەو ڕادیۆیانەی بە خۆشحاڵیەوە من بۆیە بەبێ یەک و دوو تم کاک جەزا لە خزمەتانە لەبەرەوەی ڕادیۆیەکە بەڕاستی خاوەن ماڵی نییە بەڕاستی و کارمەندانم دەستخۆشیان کە هەمویان بەخۆبەخش کارەکەن لەوێ زۆر سپاس بۆ جەنابی شکاتی بۆ ڕادیۆیە براش هەر بە هەمان شێوە بەخۆبەخش کارەکەم ئاگادارم چاوی منی کاکە دانا کاکە حەمەجا حەز دەکەم یەک دوو کۆپ لە گۆرانی هونەرمەندی خوارێ خۆش و ئیسماعیلیشی پێشکەشکەم ئای چاوەکەمی سپاس دەکەم چاوەکەم شیرین وامەگایە زامدایەک لێتەوە هەیە شیرین وامەگایە زامدایەک لێتەوە هەیە ساڵایانی پێشۆیۆم وابیردێتەوە هەیە ساڵایانی پێشۆیۆم وابیردێتەوە هەیە ئاوایە چەند ڕۆژایە دووری لە یارانێم هێوایە چەند ڕۆژایە دووری لە یارانێم وەگی بەهایەخی بێ و عەشقایە بەهارانێم وەگی بەهایەخی بێ و عەشقایە بەهارانێم هەری کۆیەت کۆچت بووی و کۆچنایە بڕایەوە هەیە هەری کۆیەت کۆچت بووی و کۆچنایە بڕایەوە هەیە کۆچ بۆیە بامەی دێ بۆم گایە ڕایەوە هەیە کۆچ بۆیە بامەی دێ بۆم گایە ڕایەوە هەیە شیرین وامەگایە و زامدایەک لێتەوە هەیە ساڵایانی پێشۆیۆم وابیردێتەوە هەیە ساڵایانی پێشۆیۆم وابیردێتەوە هەیە هیوادارم بەدڵتان بێت دەست و چاو خۆش بێ کاکە داناگیان ئەو دەنگە نەڕزیە دەنگە خۆش بێ بەڕاستی زۆر جوان وتەوە دەست و چاو خۆش بێ قوربانم و کاتێکی خۆش بۆ ئێوەش زۆر سپاس کاکە داناجان بۆ پەیوەندیەکە و هیوادارم بەردەوامی لە پەیوەندیکردن با بچینە لای عەزیز و خۆشەویست ئەچین بۆ منتیقەی گەرمیان ئەچین بۆ لای گەرمیان و گەرمیانیەکان و کەرکووچەکان و بیلبیلەی چاو و ڕۆحمان باوکی شکار گیان بێ چاو ڕۆح هەر خۆش بێ کاکە حەمەگیان دەنگ و باسی چۆنە شوور باشی باوکی شکارجان ئیشەڵا ئەو قەیسی کوشمیشرا ئەبێتە لابەری هەموو ئافاتێ ئینشاءالله وەک لەگەڵ بەڕێستانە بە فەزڵی خوا بەڵێ باوکی شکار من دووسێ قسەم کرد لەسەر ئەم ماڵی دنیاە بەڵێ جەنابەت چیت هەیە ڕای قوربان کێشەکە ئەوەیە من گەنگی تۆم ئاگەلێ نییە بەداخەوە ئەگەل نەبوو تا بدەم تا بناسەری قسە بە ڕێزەکانم بکەم بەڵام من ئەڵێم دنیا خۆی ناوی خۆی بە خۆی خۆی دنیا لە ئەساسانی سوک دنیا ئەوە نییەکەوە ئەوە لەسەری بڕۆی دنیا ئەو لێکە دڵی بدەیتێ جا دنیا بڕیتێ لە جوانمەردی من پێم خۆشە شارێک پێشکەشی ئەوە بکەم بەلامشانی جوانمەردی جا بدانە ئەوە مەردایەنەیە یا ماڵی دنیا بەڵێ فەرموو بسم الله الرحمن الرحیم
لە پێشوو دووانم کردبوو ئەم ڕادیۆ تازەیە پێم خۆشە ئەمانش گویان لێبێ بەڵێ قوربان ئەڵێ مام کەریم عیسا ڕەحمەت لە گۆڕی ئەمە تەبات ڕووداوێکی زۆر واقعیە بەڵێ مام کەریم عیسا ڕەحمەت لە گۆڕی مەساری ژینی ژنێکی گۆڕی وتی توم لە بۆ بزن و مەڕکڕین لە دووری دێیەک هەندێ ژنم دین ناسک و نازار ڕوومەت گوڵاڵە خۆیان ئەکردوە چیلکە و تەپاڵە منیش پیر نەبووم وەک ئێستا نەبووم گەنجێکی خۆز بووم من چوارشانە بووم لەپڕ یەکیان هات جوان و نازەنین ئێسکسوک ڕووخۆش بەڵام دڵغەمگین دەست لە منانم بوو زۆری ماچ کردم نەدیدە و نەناس تەرسانی کردم وتی تۆ لەکوێی تەنیا براکەم بەخوا لە زۆری و تەواو هیلاکم وتم دادەگیان یا زۆر کەساسم یا تۆ منیش هەر نایشناسم وتی گەڕاگرە لە بەسەر هاتم بدانە خۆیش و ناڵێی براتم ئەمن ژنێکی بێکەس و کارم هاوار لە ژینی پڕ لە ئازارم هەر لەبەر ئەوەی کە کەسم نییە ناینەردەکەشم قیمەتم نییە براو خوشکی نێز لەگەڵ کەس و کار زیاتر لە هەمووان خەسووی تاوانبان وایان لێ کردوم هیچ درۆی نەوێ حەزم لە مەرگە و دەسم ناکەوێ ساتۆش بۆ ڕزای خوای نەدینراو ببە بە برام دەرم کە لەداو زۆرم بەزەیی پێدا هاتەوە وتم ناهێڵم بەو ئاواتەوە سوێن بێ بەخوای گەورە و تەنیا و تاک ئیتر خوشک و براین تا ئەڕۆینە خاک سوێن بێ بەخوای گەورەتر لە گشت ئەگەر چاک نەبن خۆمە دەم بە کوشت خوشکم من ناوم کەریم عیسایە تۆ خوشکی منی هەتا هەتایە با لەمۆلا تۆش کچی عیساری نەکرێ بەپرسن ناشارەزادی ناوی گوندەکە و مێز و کەسانی بەهۆی ئەوەوە هەمووی مزانی ئەو گەڕایەوە لە پاش سەعاتێ من وردە وردە ڕۆیشتم بۆ دێ کە پرسیارم کرد ماڵیان نیشاندام چوم وەکو غەریب لە دەرگا وەستام ژن چاوی پێم کەوت هاتە دەر لە ماڵ گریانێکی کرد زمانم بوو لاڵ وتی براکەم ئەوە تۆ لەکوێی خەم منی پیر کرد تۆ ئێستاکە دێی جا منیش وتم ئەی خوشکی جوانم خەمی دووری تۆ پشتی شکانم دەستمان کرد لە مز یەکتر بە گریان فرمێسمان ئەڕشت بە وێنەی باران خەڵکی دێ هەموو کۆبوونۆ لێمان چییە ڕووی داوە زوو بڵێن پێمان ژنەکە وتی من هیچ بەدەسم واتان ئەزانی کەوادێ کەسم واتان ئەزانی گاوری کلیسام نەتان ئەزانی من کچی ئەیسام کاکە کەریمگیان تەنیا برامە حەتی ئازار و مەڵهەمی زامە زۆر بەڕێزەوە بردمیانە ماڵ کەوتە لە پرسیار لە ماڵ و مناڵ منیش پاش پشوو وتم خوشکی خۆم کێ بۆ خراپە بیگەڕۆ بۆم سەر بەخوای گەورە دەرسێکی ئەدەم لە بیری نەچێ تاوەکو عەدەم هەر کەسە و بۆ خۆی ئەوێت کاکەریم زۆر لام بەڕێزە من بۆی خراپ نیم شەیەک یا دووشە و مامەوە لەوێ وتم خوشکەکەم خۆ بخەرە ڕێ خزم و خۆش بۆ تۆ زۆر بێتاقەتن زۆر زیاتر لە من دڵپڕ خەفەتن بەڵکو بێی سەرێ بدەی لە ئەوێ خۆمە هێنمەوە لە پاش بیست شەوێ دایک و بەراو خوش لەگەڵ کەسانی وتیان کەریم گیان خۆ چاکەدانی هاوینە و کاتی خەلە و خەرمانە کاتی سەرقاڵی و کار و فەرمانە مێردەکەی وتی پاش خەلە و خەرمان خۆم ئەیهێنمەوە پەیمان بێ پەیمان بەو حاڵەی هەتا قەناعەتم کرد بۆ گەڕانەوە ناوی خوام برد کاتێکم دانی پاش خەلە و خەرمان لەگەڵ مێردەکەی هاتن بۆ ماڵمان کۆڵێکی گەورەی هێنا بوو بۆمان لە حەمە چەشنە شتی لای خۆیان کاتی لێم پرسی ئێستاکە چۆنن وتی نەرم بوون وەک مۆمۆڕۆنن لەو ڕۆ بەدواوە ماوەیە جارێ فەرز بوو لەلام وەک هەموو کارێ ئەو ئەهات بۆ لام من ئەچوم بۆ لای ئەو بوو بە خوشکم من بووم بە برای ئافرین بۆ تۆ مام کەریم عیسا خوا دڵخۆشی کا لەناو فیردەوسا ئافرین لە بۆ ئەو خوشکە مەردە چۆن دۆزیەوە چارەی ئەو دەردە خوشکی ئازیزم نەخۆ سووتاندن نەخۆ کوشتن و نەخوا ڕەنجاندن هیچ کارێن چاری کێشەتان ناکەن هەتا ئەتوانن لەدەستیان ڕاکەن جوان باوکی شکار دەست و چاو خۆش بێ ئافرم بۆ ئەو ژنە شێرە ئافرم بۆ ئەو پیاوە مەردە ئافرم بۆ خوشک و برایەتیە بەو هیوایەی جارێکی تر خوشک و برایەتی بگەڕێتەوە نێوانمان و واز لە چاوپیسی و دەمپیسی و گیرفان پیسی بێنین بۆ هیوایی ئینشاءالله باوکی شکارجان خێرە بن و سێ ماڵە ئاوا بێخۆ سەرکەوتوی کاکە حەمەد سڵاو دووبارەوە هەمووتان سەرسەرم باوکی شکارجان لە پەنای خوایە بی ئینشەڵڵا بەڵێ ئازیزان تۆزێکی تر جۆمان لە دەنگی دایکی چراخان و دایکی ڕێیان و دایکی ژیار و دایکی مەحەمەد لە تاسڵوجە و دایکەکانی تر و دایکی هەرزاڵ و هەروەها ئاشتیخان و هەروەها دایە ئامینە و هەروەها ئەو خوشکەی تورکیامان
شانازخان و هەموو خوشکەکانی تر و دایکەکانی تر ئەبێ و جارێکی تر ئەگەڕێینەوە بۆ نێ و کۆشی دایکمان جارێکی تر سەر ئەخەینەوە سەر ڕانی دادمان و ڕانی کاکمان جارێکی تر پێویستە بگەڕێنەوە بۆ خێزانە بەرز و بە ڕێزەکەی خۆمان جارێکی تر بگەڕێنەوە بۆ چاوپاچی و بۆ دەمپاچی و بۆ دەستپاچی جارێکی تر بگەڕێنەوە بۆ احتیاجی کەوجیری دەستی دایکەکەمان و دەستی دادەمان بە ئێمە بەڵێ دایکی چراخان خۆشبەختانە لەگەڵمانایە دایکی چراخان لەگەڵمانیت بەڵێ بەڵێ لەگەڵتان کاک حەمەسیری گیان دایە گیان جارێکی تر ئەم ناڵانە و بخەرەوە کۆشی خۆ بەڵێ هەر برا گەورەی ئیشەڵڵا سەرکەوتۆبی لەم بەرنامەیە زۆر پێ خۆشحاڵم دایکی چراخان ئەم جەژنەی کە ڕابورد چەندی فەرق بوو لەگەڵ جەژنی هەفتاکانە وەڵا زۆری فەرق بوو ئێستا ئەمەکەی بە جەژن حساب بکرێ بەخوار هەمووی بە تایبەتی ئەم جەژنەمی خەموخەفەت و ناخۆشی بوو باشە ئێمە جاران لەکوێ ئێستا لەکوێ ساڵان هەر جەژن هەر خۆشی بوو خۆشی کاماوە لە وڵاتە باشە دایکی چراخان جاری جاران و هەفتاکان خۆ کەسمان نەتۆی خوشک و نەمنی برا کەسمان پارەمان پێ نەبوو کەسیشمان تەماحمان نەبوو کەسی زۆر دڵمان خۆش بوو ئیستا ئەمە پارە و معاش و نازانم تەعین و کۆمپانیا و نازانم چیە هەیە بۆ بێتاقەتین وەڵا آخر پارە زۆرێکە وای کردو بەڕاست پارە زۆرێکەش بۆ هەموو کەسێ نییە بۆ هەموو کەسێ نییە زۆربەی ئەم جەژنا بەهۆی ئەگەر ئەم قوربانە نەبووە نەبوو بیخوا یعنی زۆربەی خەڵقەکە محتاجە بەڕاستی بەڵام هەنێکیش پارە غەرقی کردووە و خوای بیر چۆتەوانی و فەقیری بیر چۆتەوانی و یعنی بەڕاستی ژیانێکی ناخۆشە چونکە نە گەورە بچووکی ماوە نە دراوسێتی ماوە نە هاکیان هیچ نەما بەس پارە کۆکردنەوە و کۆمپانیا و نازانم چی و سەفەری تورکیا و ئەو لا ژیانی خۆیان خۆشکن خەمی خەڵکیان نییە باشە دایکی چراخان تۆ تەسەورەکەی ئەوەی کە غەرقی پارە بێ دڵی خۆش بێ نەوەڵا زەلامە ناسم بەخوا دەمێکە ئیناسم هەر زوری نووسەکەی سێ دەفتەری پیاوە شەوخەوی لێ ناکرێت ڕەحمەت لە باوکە کەوا بوو قسەکە قسەی خۆمانە تەماح و ماڵی دنیا تۆ دڵخۆش ناکە بەڵکۆی دڵخۆش دەکا نەوەکەتە دراوسەکانتە قسمەکانتە خۆشەویستانتە ئەرەوەڵا خۆشەویستی دراوسێتی خوشک و برایەتی ئەوە بای هەموویەتی وەڵا پارە لە گیرفانتان نەوێ بەس هاتووسەی کەس و کار بکە هاتووسەی خوشک و براکانە بکە دراوسەکانە وەکو جاری جاران ئێستا بە قورئانم جەژنە نقوڵمان کڕیوە خەکۆمان خواردمان یعنی هەمووی سێ کەس نەهاتوو بووە ئەوە جەژن وابێ جەژنی تیشتی دایکی چراخان هەموو ماڵێک ئەوی لێ بەسەر هاتووە هەمووی وایە بە ماڵی ئێمەشەوە بەڵام لێرەیە پرسیارێک خۆی قوتەکاتەوە ئێمە ساڵان کە پێکەوە بووین مەسەلا تۆکشەکانی شووی کردووە و کوڕەکان ژنیان هێنا و بەردەوام بە سەردانیکردن ئەهاتن و ئەچوون ئەمە خۆشترە یا ئەوەی کە لە ماڵێکی دەکەسیە بە ناشکوری نەبێ بە تەنیا خۆ ببێنیتەوە والله هاتو چۆکە ئێستا خۆشتر بوو ئێستا هەر یعنی کەس و کار کوڕ و کچیش هاتوچۆی کەم کورێتەوە ئەگەر بێن یعنی بە ناچاریەن جاری جاران ئەها دوو شەو سێ شەو ئەمایەوە ئەرەوەڵان لە حەو گەڕەکەەوە هاتن ئەمانەوە هەموو خواردنە دروست دەکرا سفرە داخرا هەمووی بە کۆمەڵ نانیە خوارد ئێستا بەخوا جەژنە بەڕە هەم من ئەم جەژنە چێسم لێ ناوە بەحساب حەزەکەین چێستی جەژن بخۆین بەڵام 12 یۆرۆ نانخوراوە نانی بەیانی ئەوە چیە ئەوە پێی ناڵێن نانی بەیانی نانی جەژن دایکی چراخان لە حەوت بترازێ پێی ناوترێ نانی جەژن ئەرەوەڵا من خۆم فێرم لێ دێم بەڵام بەتەنیا ناخۆشە چاوەڕێوانی کێکێ هەڵناسن هەمووی بالیاتۆ نەگێم هەمووی ئاوا عنی زۆر گۆڕانکاری کراوە لە ژیانە لە هاتوچوە لە دراوسێتیە لە خوشکبرایەتیە هیچ تانێکی تیانە من یەک دەن دڵم بەم ژیانەی ئێستا خۆشنی دەکەوا بوو ئیشەڵا لە بەرنامەکەی خۆمانەوە لەم چێشتەنگا و دەمەتەقەیە لەگەڵ حەمەتاڵە هەبە بەشک و بتوانین ئیشەڵا ئەو خەڵکە وا لێ بکەین جارێکی تر گەرم و گورتر بنەوە و باوشکەنەوە بە یەکا و خۆشەویستی بجێڕنەوە بۆ یەکتر و پشکەنە ماڵی دنیا ئیشەڵا گەڕێتەوە بە خەریکە تۆزێ خواردنەکان خواردە کوردەواریەکان خەڵک بایاتەوە بەلای خواردنە
بەلای شتی کوردەواریە بەلای تەماتی کوردیا بەلای خیاری کوردیا بەلای چەستی کوردیا خەریکە تۆزیە خەڵک ئەگەڕێتەوە ئەم بەخواردنە لە فۆمە فێکەمە بێتەوە عنی ئەوە دەستمی سەڵازیانە کەس و دانیشتە کەس بگەڕێتەوە ئینشەڵا اینجا لە هەمووی خۆشتر خەڵکێک زۆر زیاتر لە جاران ئەگەڕێنەوە بەرەو گوندەکانیان بەڵێ ئەوە مای خۆشحاڵیە ئێستا زبەیە تێقانوەکە لە سیتەک و لەم لاولەولا بە شێوەیەکی کۆنەی کات طبعاً ژیانی ئەو کاتە خۆشتر بوو بەیە هەمووی خەریکە گەڕێتەوە لە خواردنەوە لە مەنجەڵی مسەوە لە برنجی کوردیەوە لە هەموو خواردنێکی کوردەواری ئینشەڵا گەڕێتەوە ئینشەڵا دایە گیان جێمان مەهێڵە ئێمە چمشی عەباکەت دەگرین و تۆژمان بەرەوە بۆ ساڵی هەفتاکان ئینشەڵا ئینشەڵا ببینم سەرسەرم وەڵا زۆر پێخۆشحاڵم بەم بەرنامەی بەڵام حەزمە کرد وەکو جاران یعنی ئاوا بە نۆرماڵ و بە ئیسراحەت قسە بکەین و خۆم وەریگرم و ئینشەڵا بەدڵی تۆ بێ بەدڵی تۆ ئینشەڵا زۆر پیرۆزبایی کردتان یەکەمی ئەم ڕادیۆ جوانە ماڵەکە ئاوا بێ دایکی چراخان ڕێزم سەرسەر ئەمریکە نەبوو زاڵم نەیکا ئینشەڵا هەر تۆ وەکو دایکێک دەست بەسەرمانەوە بێ ئینشەڵا ئێمەش سەرپی خۆمانەکەوین ئینشەڵا سەرکەوتوبی خوایە زۆر پیرۆزباییتان یەکەم سەرسەرم نعلەکانە خەمە سەر چاو پاس دەکەم ڕۆحم ڕاحی خۆش بێ یاخۆتای مناڵەکان زمان دەکەم سەلام لە بەهارخانەکەم ڕێز و سڵام هەیە بۆ ئەو خوشکبرانەی کە هین بەرنامەکەی زوو کە ئینشەڵا هەمووی بێنەوە بەر مەیان و قسە بکەین وەکو جاری جاران ئینشەڵا 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 دەستوان لەگەڵ دەسپاس سەرسەرم حافیز بێ خۆ کاکە هاشم حەسەن تۆ بێگومان بەشێکی دانەبڕای بەرنامەکەی کاکە و کاک فاتیح چاو و ماجەکەم ئەچینە لای کاگەحمە خۆشناوەتی یەکێکی تر لە خۆبەخشەکانی ڕادیۆی گەڕیان و بەڕێوەبەری پەیجەکە و بە خۆبەخشانە پەیام نێرە بەڕێوەبەری پەیجە دنیایە کاری خۆبەخشی کردووە بۆ ئەم ڕادیۆیە و بۆ ئەم دەستگایە و بەو هیواین پشت بە گیرفانی خۆمان و پشت بە قەناعەتی خۆمان بەرنامەکە بەڕێوە ئەبین و قسەی خۆش و دەمەتەقیەکەین کاگەحمە خۆشناوەتی ئەم کاتە و باش سڵای خوای گەورە لێبێ و هەموو کاتێک برا گەورم سڵای خوای گەورە لە جەناب تو جارێککە جەژنە پیرۆزەم هەیە بۆ شاری قەڵاو منارە جەژن و دوای جەژن لە تۆ لە تەواوی ستافی گەڕیان و تەواوی بینەرانی بیسرانی گەڕیان پیرۆز بێت ئینشەڵا هەموو کاتێک لە خۆشکی دابن خوای گەورە هەموو لایەک پارێزێت قوربان خوای گەورە ئینشەڵا فریای ئەم میلەتە بکەوێ لە ڕووی تەندروستی و لە ڕووی تەنگ و چەڵەمە و قەیرانەوە و ئینشەڵا بکەوینە فەرحیەوە ئامین ئینشەڵا لەگەڵ هەموو لایەک دووبارە دەست خۆش بێ بۆ ئەو بەرنامە جوانە وەڵا ینی ئەستا ڕۆژە لەگەڵ مامەدەزا قسەم کرد گوتم چوارشەم بەرنامەمان هەیە گوتینەوە وەڵا زۆر ینی حەزم نێ بوو هەوێ بەس جۆژنیش بوو ینی تۆش پێویست بووی سراحەتێک پێ پشوێک بدەیت یاخۆ دەستت خۆش بۆ بەرنامە ینی بەرنمەیەکی خۆماڵی بەرنمەیەکی کوردەواری بەرنمەیەکی چێژبەخش یاخۆ لەش ساق بخوای گەورە بتپارێزێت ئینشەڵا زۆر سپاس کاک ئەحمەدجان ئێمە لەبەرەوەی لە جەژنا بەرنامەکەمان نەبوو لەبەرەوەی من هەنێ ماڵم هەڵێ هەنێ ماڵی نەدار و نەبوو ئەوانە هەبوو من پارەم پێ نییە بەڵام ئەتوانم دەست بێنم بەسەری مناڵەکەیە ئەتوانم قسەی خۆشی بۆ بکەم ئەتوانم ڕسمی لەگەڵا بگرم و ئەتوانم ئەگەر مناڵی هەبوو بیگرمە باوش ئەگەر گەورە بوو دەستکەمە ملی یاخۆ لە شستاق بێ خوای گەورە دەست بە تەمەەن تۆ بگرین ئینشەڵا خوای گەورە بتپارێزێ یا ڕەبی چاو ماجەکەم لەبەرەوەی وعدم لە جەژنانە لە بۆنەکانە هەنێ وعدەیەم بۆ ماڵانە ئەو ماڵانەی کە لە خواری خوارەوەن لەبەرەوە هەڵەسم بۆ بەرنمەیە کە پشت لە ماڵی دنیا بەڵام دەمەتەقی قوسی خۆشیان لەگەڵاکەم و چایکیان لەگەڵا خۆمە و ڕستێکیان لەگەڵاگرم و دەسەکەینە ملی یەکتری ئەوان دڵیان خۆشە بێ من دوو ئەوە نەدڵم خۆشترە بێ کاگاری جان ینی خێر هەر ئەوە نییە ینی بە پارە ببەخشی ینی قسەیەکی خۆش زارێک بۆ بەرامبەرەکەت هەموو شتێکە دڵخۆشکردنی هەموو شتێکە زۆر ڕاستە من جارێک بەر کەسێک کەوتم ئەم قسەیەم تەنها بوو ئەوەیە تەشجیع بێ بۆ هەموو کەسێک وتی مناڵەکەم هەناسەی کێڵ کێشاوە وتومە چییە وتوێتی خۆزگە ئاوایی ئەو عەریف حەمەتاڵەم ئەبینی بەحەی وتم کاکە ئێستا چی بۆ کوێ وتی وەڵاش بۆ ماڵەوە تەکسێکم گرت و بە یەکەوە ڕۆژین بۆ لای مناڵەکەی و دوایی گەڕامەوە خۆ لە ساق ینی ناڵێمە هەر پارە ناتوانێت دڵی بەرامبەرەکە خۆشکە زۆر جار قسەیەکی بەسی قسەیەکی خۆش دڵی بەرامبەرەکە خۆش دەکەوە هەموو شتێکەوە هەموو سەرۆت و سامانێکە کاک ئەحمەد ڕەنگە ئەو باوکە 100,000 بەیە بۆ مناڵە تامی ئەوەی نەیە کە حەمەتاڵی بێگومان وایە با ئێمە هەمومان فێر بین لە شەمسەوە شەمس دەڵێ تۆ لە گوڵ جوانتر بە شەمسی تەبرێزی ئەڵێ گوڵک درچی هەیە تۆ هەوڵ بە درکەکەش نەبێ
جوانە بەڕاستی جوانە دەستت خۆش بێ ڕەبی خی گەورە سەرتا تام کات ڕێز خۆشەویستن بۆ تۆ بۆ ماوە جەزا بۆ تاوای ستافی گەڕیان چاو ماچەکەم کاگ ئەحمەدجان بە قوربانی تۆم خۆشحاڵمەم جارە جێم لەدەنگت بوو یاخوا لەش ساغ بێت چاو ماجەکەم کاکە گیان هیوادارم میلەتەکەمان بە بەرزی قەڵاو منارە هەر ئاوا میلەتێکی سەربەرز بین وەکو لەخوا بە زیابێت تا ئیسا میلەتێکی پاک میلەتێکی پاک و خاوێن میلەتێکی سەربەرز میلەتێکی ئازا میلەتێکی بە قەناعات هیوادارم ئەو لابەلایی کە هەمانە نەمانمێنێ سەرچاوم کاگە ئەحمەدجیان ئەنجا با بچین بۆ لای سەرکردەکەی خۆمان ئەو پیاوەی کە ئەم بەرنامەیی دروست کرد لە پشت ئەم بەرنامەیەوە بوو ئێوە کاتی خۆی لە چێشەنگاوە ئەموو ئەما مۆسا عومەرە لی بترسن خەڵکینە ئەمە بەوە نییە ئەم لاولا کاشتی بەدەستە بیەوێ لە کورفەیەکوونیەکە زۆر شت دەستکاریەکە ئێوە هەرەتان و کاکە مامۆسا عومەر شان ئاسان و ئاشتی خان و کاک باست و نازانم چیە و ئاوە تا دەرکەوت ئەم بەرنامەی کەیزان پێشکەشتانەکەم لەسەر شانی ئەو مامۆسا عومەرە بەنگە مامۆسا عومەر السلام عليكم قربان باشي عليكم السلام ورحمة الله قربان يا أخوة بخير بي أنا هيك بينك توم سيري شنو وقت دانا ولا بيشويت الباس بيه قربان لو قورتيش بيكري من إيتر تسليم بوم لو كاتوي جناب أم برنامج يدرس كلا بيني منو كاك جزايا هردوك مان الريخز وتوانيت ببي أوي 1 دينار بيت أم برنامج يدرس كيد يتر من لو كاتو تسليم بوم والله من أونت في ألم من باسي مالي دنيا مكة من شو هذا نروج نكمل ماله حق العمل داينا ما داينا جبلا قوسي قرباني خوش هاي لاي فجيب أم لا بولار وكاك بابا كيجي بخل قبل والله باوكم مامۆسا عومەر منیش بالێ نەشارمەوە هەتا مانگێکی تر زەمانم لە گۆشتی قوربانیە بەخوا ئەزانم ئیشی خۆتە ئەنجا ئەگەر زۆریشم بۆ بێ ژێرتنی مریشەکان زۆرن لەو سیتەکەی هەڵیەمەوە بەخوا تۆ ئەگەر هەست سیروان و تاس و زەو لێ نەبڕێیتر بەستە وەڵی باوکم من خوا کادایکی محەممەوە دۆزمەوە مناڵە عەرەبەکەی کە چلوورەکەی لێسەن و ئەوانم بۆ بدۆزیرێتەوەی تر منیچم ناوێ بەخوا باقل بەدوای ئەوە گەر بەدو ئەسپڵ سەرا گەڕی بۆی ماڵم ناوە پڕ بەرەشتی باش ئەنجا مامۆسا عومەر ئەگەر هەر زۆرم بۆ بێ دایکی ژیاریشمان هەیە لە زێوێ تەنور و کولێرەکەی بەڵێ لەگەڵ سەبەتە قەیسیەکە بەڵێ لەگەڵ سەبەتە قەیسەکەی و ئەسا کاکە تۆ ناکرێ ئەوە نەمراقبی ماڵی من نەکەی وتی کاکە لە ژێر دزاشەکە هەڵبەرەوە جوانزان لە ژێرەکە چیتی وڵای قەیسێتی ژێر قەیسەکە بگەڕێ کەتی سێرمەگە شتێلۆ بە قووەتریشی تیا بوو کاکە جار قسەیەکی کوردی هەیە ئەڵەیە تۆ لەگەڵ خۆی خۆتا پاک بە پەکر لە هیچ ناکەوێ جا تۆ چی دەوێت لە خۆوەڵا خۆ ئەوەی یاوی دێ هەتا 15 ڕۆژ هەر گۆشتی داویشی بخۆتەوە وەڵا مامۆستا عومەر بڕۆ بۆ مانگێکیش باری لەسەر قەنەفەکە هەڵە بەزیەوە جەمپینیە کرد بار وتی ڕۆڵاکەوی دانیشە بۆ ئەمەنە هیە وتم کاکە وازی لێبێنە کەس هەیە لە دنیاە گۆشتی بەلاشیە بێ هەڵ نەپەڕێ ئەی سەرۆکیەکانەکە لە مجەویدەی ماڵان هایاوە چییە مامۆستا عومەر ئەوە لی گەڕێ بۆ پاییز ڕژای خوا لێ یەکەم ئەمەنا فەحزی مجەمیدە و سەلاجەی ماڵی خەڵک مەکە ئەی بۆ ناچی بەلای وشکەدارەکانی ئار و زەر و مەنجەڵە توشری بکەتەوە یاربی تۆ بەخوایە ئەمە گوێ شەیتان کردێ ئەخت با کاکە دیسانەوە با نەکەینەوە جاسوسیکردن بەسەریەکەوە کاکە گیان یاخوا دەسوساتا خۆشێ بۆم بەرنامە جوانە زۆر سپاس زۆر جەنابەت بۆ کاکە جەزا زۆر سپاس و ئەو هاوڕێ دێرینانەکەوە ئێستا گەڕاونەوە سەر بەرنامەکەم هیوادارم هەموو لای متابعەیەم بەرنامەیەکەم و داواکەم لە خەڵکانی خێرخوازی شاری سلێمانی لەو خەڵکە سەرمایەدارانە ئەم بەرنامەیە پێویستە بۆ شاری سلێمانی هەمووتان پشت و پەنایە بە چونکە ئەم بەرنامەیە نەبێت بەڕاستی شاری سلێمانی هەبێ بگری بەڵام ئەمە بزەو پێکەنینی بۆ سەردەمی خەڵک پێ داوا ئەکەم کۆمپانیاکان شەریکەکان خەڵکە سەرمایەدارەکان پشت و پەنای ئەم بەرنامەیە بن ئەگەر بتوان ئەم بەرنامە تۆزەوە پێشکەوتووترکەن ئەوە شاری سلێمانی دەمەنێتتر بەرەو پێش ڕوات هیوای سەرکەوتن بۆ جەناب و کاکە جەزا خوازم بۆی کا لە هاوڕایەتی نەگرم خەڵ لە سەرخەتەوە زۆر سپاس بۆ جەناب مامۆستا عومەرجانەوە خەینە سەر و سەرچاومان و ئێمە ئەگەر ئێمە مادام خاوەنی پیاوی وەک جەنابتین بەدەیان کەسی وەکو جەنابە ئەناسین نە سلێمانی و ئیشەڵا نە حەمەتاڵ و نە ڕادیۆی گەڕیان و ئیشەڵا پەکمان لە هیچ ناکەوێ چونکە ئێمە بەجامێ ئاوی فێنک تینوێتیمانە شکێ ئێمە تەماحمان لە هیچ نییە تەنها تەماحمان لە دڵخۆشکردنی خەڵکە هەژار و داماوەکە هەیە ئەچینە شاری شاران خۆزگا ئەو برادرەشمان زەڕەنگەرەکەی شاری کەرکووک خۆزگە پەیوەندێکی پێوە کردین
مازانایە کابرای عەرەبانە چی لێ بەسەر هاو ئەچینە لای کاگەڵکەوت ڕەمەزان لە شاری شاران شاری کەرکووک کاک هەڵگوڵ ئەم کاتت باشتر عریف حەمەتاڵ کاتێککە قوربان کەرکووک بیلبیلەی چاومانە زۆر سپاس جەژن لێ پیرۆزەکەم لە تۆ لە گشت کارمەندان دوای سەرکەوتنتان بۆ خوازم زۆر سپاسی کاکە جەزاشەکەم پەیوەندیەکەی لەسەر مەڵێت قوربان ئێمەش سوپاسی جەناب دەکەین کە بەو گەرمایە لە کاتی خۆتە گرتووە و پەیوەندی و پێوە کردوین ئەنجا فەرموو باسی چی بکەین وەڵا بەکەیف خۆت کاک عریف حەمەتاڵ هەڵمەت ڕەمەزانت لەگەڵایە نەک هەڵکەوت کاک هەڵمەت ڕەمەزان بەڵێ کاک هەڵمەت ئەتوانی چیمان پێشکەشکەی وەڵی من تەنها حەزم کرد دەستخۆشیتان لێ بکەم وەکو شاعروانم هیچ ئامادە نییە بەڵام ئەگەر تۆ پرسیارێک دەبێت من ئامادەم وەڵامی بەڕێز دەمەوە کاک هەڵمەت شاری کەرکووک لە شاری کەرکووک بە چیوە سەرقاڵی وەڵی من دیارە کارمەندی پۆلیسم لە شاری کەرکووک لە ساغ بێ ئێستا بەس من عریف نیم من مفەوەزم پلم لە تۆ بەرزترە نە قوربان بەرزتر نیت من کاک هەڵمەت کاکە جا من ساڵی 77 عریف بووم ئەگەر زەربی ئیستای کەی سەرولی واکە سەرکەوتوی کاکە من وەختی عریف بووم شارێکم ئەبر بەڕێوە ڕاستە دەستخۆشی لێکم یوای سەرکەوتنت بۆ خوازم پێم وایە سەخانە نشینی وایە بەڵێ قورب نەخێر فەرمان برم دەستخۆشی لێکم یوای سەرکەوتنت بۆ سپاس دەکەم کاکە هەڵمەت گیان کاکە گیان شاری کەرکووک لە ئیستایە چ نوقسانێکی هەیە وەڵی بەڕاستی کاک عریف حەمەتاڵ نوقسانیمان زۆرە لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی خەدەماتەوە لە ڕووی بایەخی بلین بە کوردانەوە بەڕاستی لە دوای 16 ئۆکتۆبەر ئەتوانم بڵێم شاری کەرکووک هیچ خۆشیەکی تیان نەماوە لەبەر ئەوەی کورد بە دەرەجە سێ حسابەکرێت بەڵێ پێش 16 ئۆکتۆبەر بە دەرەجە یەک بوو بەڵام بەداخەوە یعنی سێرەکەی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە زۆر گۆڕانکاری کراوە سێرەکەی زۆربەی ماڵە کوردەکان کۆچەکەن بەرەو شارەکانی دیکە بەهۆی چێوە بەهۆی ئەوەی کە بابلین ئەم مەحافظە بەڕاستی لەگە کوردەکانە هیچ باش نییە سێرەکەی نە خەدەماتیان بۆ کات نە خزمەت گوزاریەکیان بۆ کات بەڕاستی خۆشی ژیان بتێوە نەتێوێت بە خەدەمات و بە خزمەت گوزاری و ئەڕواتە ڕێوە و ئاود نەبێ و کارەبات نەبێ و بابلین جادایەکی باشت نەبێت ژیان زۆر ئەستەمە قوربان کاکە هەڵمەت گیان دەست بەرمەیە لە ژیان و ناومێدیش مەبن ئیشەڵا بە دڵنیاییەوە کەرکووکیەکان هەردەم کۆڵیان نەدا و کۆڵش نادەن ئەم دۆ خەشتی ئەپەڕێ ئیشەڵا ئەو دۆخەتی ئەپەڕێ منیش مەبەستم ئەوەیە ئیشەڵا بە گەرم و گوڕیەوە بە هەموو لایەکەوە یەینەوە بەرەو ڕووتان و ئەچینەوە سەر و دەرەجەیەک کەرکووچەکان و گەرمیانیەکان فێرن بە تەسحیان ئیشی بەردەوامی ئێوەیە بەڵام دڵنیا بن لەوەی کە جارێکی تر ئێوە ئەبنەوە بە دەرەجەیەکەکە والله بەڕاستی کاکە عریف حەمەتاڵ من پێم وایە تاکە حەزب بتوانێت کە کەرکووک چاکە یەکێتی نیشتیمانیە بەو هیوایم لەم هەڵبژاردنە بتوانێت زۆرترین کورسی بەدەست بێنێ زۆرترین دەنگ بەدەست بێنێ بۆی خزمەتی شارەکەی خۆمان بکە شاری کەرکووک هیوادارم ئەو لایەنانەی دیکەش بابلین یەک دەنگ بن یەک ڕەنگ بن بۆی بتوانن کەرکووک و ناوچە دابڕاوەکان بە گشتی هەستێنەوە قوربان ئەمەیان تەواوە بە نیسبەت کەرکووک تاکە چارەسەر بۆ کەرکووک یەک ڕەنگیە یەک دەنگیە یەک دەستیە بێگومان ئەگەر ئێمە لە ماڵی خۆمانە یەک دەنگ بین یەک ڕەنگ بین بڕوا بکە هیچ کەسێ ناتوانێت لەگەمانە بابلین کێشەی بابلین ململانەی حزبی و یاخود ئەمانەمان لەگەڵا بکە بەڵام ئەگەر هەتا ئێمە ناوماڵی کورد بابلین پەرشوو بڵاو بێت دڵنیا بە هەموو کەس بە ئاسانی ئەتوانێت دەست بگرێ بەسەر بابلین ناوچەکانمانە نەخێر قوربان ئەو پەرشوو بڵاویە لەخوا بە زیابێ نامێنێ و دڵنیا بە لەوەی بە یەک ڕەنگی و بە یەک دەنگی و بە یەک ماڵی ئەگەڕێینەوە کەرکووک و پێکەوە مەجلیسێکی چا خواردنەوەش ئەگرین و دەرەجەیەکەکەش ئەبینەوە بۆ خۆمان و ئاڵاکەی کوردستانیش هەر ئەشەکێتەوە والله ئینشاءالله من هیوادارم یعنی داواکاریم لەخوای گەورە هەیە یەکەم جا دووش لە حزبە کوردستانیەکان بتوانن جارێ دیکە ئەم ناوچانە بگەڕێنەوە ژێردەستی خۆیان بتوانن خۆیان
با بڵێن خاوەنداریان بە خاوەنداری ئەم ناوچانە بکەن با بڵێن جارێ دیکە کەسی شۆڤێنی جارێ دیکە با بڵێن کوردان نەچەفسێنێتەوە لەم ناوچانە بەتەئکید کاکە هەڵمە زۆر سپاس بۆ تەلەفۆنەکە هیوادارین بەردەوامی دەبێت لە پەیوەندیکردنا و بۆی ئاگامان لە کەرکووک بێ وەڵا بێگومان کاتە عەریف حەمەتاڵ من بە بەردەوامی ڕادیۆی گەڕیان دیارە متابعەیەکی باشمێ لە هەموو بەرنامەکان ئەگە بەشداریش نەکەم دیارە من لە لایفەکاتان بینم و هیوای سەرکەوتنت بۆ خوازم هیوادارم تۆش لەم بەرنامەیە بەردەوام بی هیوای سەرکەوتنت بۆ خوازم قەنەعەت کە کاتێک کە تۆ پێکەنینەکانت جۆربیست تێبم و ئەیبینم زۆر زۆر دڵخۆش مەکە بەڕاستی هیوای سەرکەوتنت بۆ خوازم ڕاستی تۆ شانازی بۆ کورد تۆی کاکە جەزایە شانازیەکی گەورەی بۆ کورد بەڕاستی تۆ کەسی ئێمەی دڵی ئێمەی بە کاکە هەڵمەت بە ناوی کاکە جەزاشەوە ئێمە خزمەکاری بچووکترین مناڵی کەرکووچی هەروها گەرمیان هەروها سەرجەمگەلی کورد خواکە ئێوە دڵتان بە ئێمە خۆشە بێ ئێمە خزمەکاریتانەکەین سەرسەرم دڵنیا بە ئێوە کەسێکن لە بیلبیلەی چاوەکانمان ماڵتاناوا بێ بیلبیلەی چاوانتان خۆش و گەشت بێ و ئیشەڵا بەو زوانە فرمێسکی خۆشی ئەڕێژن ئینشاءالله کاکە حەمەتاڵ من جگە لە خۆشەویستی چم نەماوە ئێوەگار شتێکتان نابێت سەرسەرم کاکە هەڵمەتجیان تەنها ئەوەیە بێ پەیوەندیمان مەکە و بێ ئیخباری کەرکووکمان مەکە چاو ماجەکەین و برای بەڕێزیت و سەرکەوتوو بیت با یەکسەر بچینە لای کاک جەزا باوکی ڕێیان یا دایکی ڕێیان دایکی ڕێیان لام سیر بوو باوکی ڕێیان دایکی ڕێیان دایکی ڕێیان جۆ لێمانە ئەلو مەرحەبا لێ بێ دایکی هەرزاڵم ئای گیان ئای گیان ئێ گیانێنێستی ئەزیزەکەی دڵم لێرە تا ڕادیۆی گەڕیان گوڵبارانە ئەەکەم تۆ کاکە جەزاکیان ئەمڕۆ زۆر دڵمان خۆشە ماڵەکانمان غوناک بووەوە بە دەنگی ئێوە زۆر پێ خۆشحاڵین هیوادارین هەموو کاتێ جێمان لە دەنگتان بێ و دابڕان نەبێت لەگەڵتان دایکی هەرزاڵ گیان مادام جۆمان لە دەنگی تۆ بوو حەزەکەی شەویش ناڕۆینەوە لە ڕادیۆکە قوربانێ بم بەس وا یەک داواکاریم هەیە کاکە حەمە وەرە داواکاری تۆ لەسەر سەر و چاوانە یا لەو خوشک و برایانە ئەەکەم کە قساکەن یەکەم جارێک خەڵق پەیوەندی ئەکا تۆ زێبا پەیوەندەکانیان کووت دێت سعرەکان بە ڕۆژێک نەیخرنەوە هەڵیگرن بۆ دوو جار بۆ ئەوەی زۆر نەمێنینەوە و هەموو کەسێک هەموو بتوانین پەیوەندی بکەین هیوادارین وابێ ئێمەش حەزەکەین زۆرترین کەس پەیوەندی بکە وەڵا خۆشترە بە زووترین دوایی بێنین و ڕاوم هەیە بۆ ئەو کەسانەی کە پەیوەندیان کرد ئەمڕۆ مامۆستا عومەر کاک ئیسماعیل ئەم کاکەیەی تر داکی چراخان ساناسخان کە گوێم لە دەنگی بوو ئەو ڕۆژە زۆر پێ خۆشحاڵ بووم هیوادارم دایکی ئایلان بێتە سەر خەت ژنە گەرمیانی ژنە گەرمیانیەکەمان دایکی ئایلان وەڵاهی ڕازەکەی من بیرم نەبوو خێرە بنووسێت تۆ بیری خسمەوە لەلام کاکە حەمەدیان ساڵم هەیە بۆ دایکی ڕێیان کە ئەو پەیوەندەکەی بۆ وەرگرتم بۆ هەموو جۆگرەکان بۆ هەموو خۆشەویستان با لەوە زیاتر لە کاتێ نەگرم زۆر پێ خۆشحاڵ بووم سڵاوم هەیە بۆ کاکە جەزای بەڕێز و خۆشەویست یا ڕەبی وەکو ئێمەی لەبیر بوو خوا ئێوەشتی لەبیر بێ ئەویشتی لەبیر بێ و تۆش و ئەویش هەردانە بڕێین لە یەک ئای دایکی هەرزاڵ بێ زەحمە با باسێکی بەیانی جەژن بکەین بەیانی جەژن وەڵام میوانم هات ماڵی کوڕەکەم هاتن زۆر خۆش بوو ئای کچەکە نهات بوو کچەکەت هات تۆ وا بڵێ بێ قەزابیە خوا لە قاورمە و پاسۆلیا حیاتەکە و مریشک و گۆشت و ئیتر زۆر خۆش بوو ئەی قەیسیەکە قەیسی ئێش لە قاورمە لە قاورمە گیان لە قاورمەی پێ ئەڵێن ئێمە کردومانە بە قەیسی ئێش ئیتر زۆر خۆش بوو اینجا قوربانێکی پسۆلەم کردو ئای خوا تێچینەیە خوانەی بڕێ بێ ئێوە ناخۆش خێرە بنووسیا خوا فایدەیتەوە ئیتر زۆر خۆش بوو بەڕاستی ئەو دوو ڕۆژە بە یەکەوە بووین لەگەڵ ئەوان زۆر پێ خۆشحاڵ بووم یاخوا هەر لە خۆشیابی لەگەڵ قوربانێ بەم کاکە حەمەدیان وەڵای شتەویستم قسە لەگەڵا بکەم دایتم خوا با لە کاتی نەگرم دەبا زیاتر لە کاتە نەگرم شەو دایکی هەرزاڵ تەنکەوت باریم بردبوو بۆ چەمپین بردم بۆ جۆلانێ و جەمپین
اینجا باری دانا ئەبەزی هەموو کاکە تەواو وەختەکە تەواو بوو وەڵا کاکە سەرێ نێشێنم کوڕێکی گەنجی لێبوو لە جۆلانێکە وتم کاکە بەشک و بە قسەی تۆ بکا پێ بڵێ ئیتر تەواو وەڵا پێوتی ئیتر تەواو وەڵا دەستی بۆ ڕاکێشاوتی بەباب یاخوا هەمیشە گوێمان لە دەنگێ ماڵە ئاوا بێ هەمیشە ماڵەکانمان ئاوەدان کەیتەوە ماڵەکانتانی شەڵا هەر ئاوایانە بێ سارات خان زۆر دەمێک بوو ئەواڵی دەنگێ بووم چکور گوێم لە دەنگێ بوو لەخوا بەزیاد هەمویانی مامۆستا عومەری بەڕێز کاک ئیسماعیل ئەو کوڕەکەی تر کە ئێستا داشتەوە سڵاوم هەیە بۆ هەمویان بارەوە زیاتر لە کاتم نەگرم کات زۆر کەمە سەرسەرم سەرچاوم دایکی هەرزاڵ گیان قوربانێ بەر سەرسەرم سەرچاوم سەر ڕۆحم کاکە ئەڕۆین بەم گەرمایە ڕۆین بەخوا بێ لەگەڵ ما بێن ئەچین بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەچینە خزمەتی برای ئازیز و بەڕێز و خۆشەویست و پشتیوانی گەورەی سەرجەم بەرنامەکانی عەریف حەمەتاڵ کاک ئیسماعیل گیان کاکە ئیسماعیل کاکانی جان بەیانی باش و هەموو کاتێکە باش قوربان گیان ڕێز و حورمەتم بۆ جەناب و کاکە جەزا و تەواوی ئەو خۆشەویست و عەزیزانەی کە لە پشتەوە بەرنامەوەن وەزڵتان چۆنە قوربان باشن شکر قوربان لەخوا بەزیابێ بە ناوی کاکە جەزاشەوە ئێمە ڕێز و حورمەت و تایبەتمان بۆ جەناب و سەرجەم کوردانی ئەمریکا و تاراوگە هەیە و ئێوە کێوی دووەمی ئەم میلەتەن زۆر سپاس قوربان جان لوتفدوان سەلامت بیا ڕەبی کاکە جۆ لە دایکی هەرزاڵ بوو واللهی لەسەر خەدم لەگەڵ کاک جەزا پێم وابێ دەنگەکە تۆزێک ئێکۆی هەبوونەوەڵا بەڵام دەستەکانی ماز دەکەم و زۆر خۆشحاڵ بووم زۆر باشە کاکە جان باسیش لە قاورمە و قەیسی و اینجا کوڕ و کچەکەی هاتوونە تۆ نانی جەژنیان لەگەڵ ئەوە خواردووە و نوخشە بێ لە هەموو لایە دەی چاو دڵی هەموو لایەکی ڕوون بێت و ئینشاڵڵا هەموو خۆشەویستان ئاوە بە عەزیزانیان شاد دەبنەوە لە کوردستان بۆ ئەو بۆنە پیرۆزانە قوربان جان کاک ئیسماعیل ئەگەر من و تۆ ئینشەڵا لە سلێمانی یا لە قەڵازیە فەرق نییە ئەگەر گەڕایتەوە بۆ کوردستان من و تۆ دوو خۆڵی دانیشین دوو چاپ خۆین بەدەم دوو چاوە کۆمەڵێ دەمەتەقەی خۆش بکەین ئەمە پارە ئەتوانی ئەمە دروستکە لای تۆ لە ئەمریکا و لای منیش لە سلێمانی ناوەڵا قوربان جان بەس بەخوا پێم وابێت پێم وایە نابێت دوو قۆڵی بی لەوانەیە دە قۆڵیش بین باشە با ئێمە باسی دروستی ناکە کاکاتی وەڵامی پرسیارەکەم دەمەوە بە هیچ جۆرێک دروستی ناکە پارە ئەو خۆشەویستی مەحەمەتیانە بە هیچ شێوەیەک دروست ناکاتەوە کۆڕ و کۆبوونەوانە بەڵێ پارە هەندێک کۆڕ و کۆبوونەوە دروست دەکات بەڵام ئەوانە کاتین دەڕۆن زۆر تەواو ئەوەی کە جەنابەت باسی دەکەی ئەوانە ڕۆحین هەمیشە دەمێنەوە مەسەلا کاک ئیسماعیل بە باسی کۆبوونەوەیە بکەین جەنابتان لە ئەمریکا هاتوونەتە سەر جادە و جادەتان گرتووە بە پشتیوانی لە کورد و داواتان لە وڵاتی ئەمریکا کردووە بە فریای ئەو داماوە نەکەون ئەمە پارە ئێوە هێنایە سەرجادە یا شتە ڕۆحیەکە یا قەومیەکە نەخێر قوربان بە هیچ جۆرێک ئەوە هیچ مادەی لەگەڵ نەبوو پارەی لەگەڵ نەبووە هەر خۆشەویستن نیشتیمان و دەمانەوێت ئێمەش وەکو ئەو دنیاانە بژین کە ئێمە بینیمانەکە چۆن دەژیان ئێمەش ئامان لێبێت بەسەراحەت هەمووی خۆشەویستی نیشتیمان و ئەو ڕوحانەتەوەیە تۆقبووی کە ئێمە هەمان بووە لە زمانی خۆیدا ئێستاش مامانەوە بەداخەوە ئێستا تۆزە کاڵ بۆتەوە کاڵ بەداخەوە لای زۆربەی خەڵک هەمووی بۆتە مادە باشە کەوا بوو کاک ئیسماعیل تۆ جەنابەت هاوڕای دەمێک زمانە ئێمە یەکترە ناسین کەوا بوو ئەوەی ئێمە کۆکاتەوە خۆشەویستیە نەک پارە و خۆشەویستی بە پارە ئەکڕێ یا دروستە بێ بە هیچ جۆرێک نەخێر قوربان من و تۆ کە یەکترمان خۆشەوی و ڕێز لە یەکتر ئەنین و ئەحواڵی یەکتر و ماڵ و مناڵی یەکترە پرسین پارەیەک لە بینە هەیە بە هیچ جۆرێک نەخێر قوربان نەوەڵا ناشبێت ناشکە بۆ هەردووکمان یەکترمان یەکتر زۆر چاک دەناسین دەزانین کە سڵاو و تەلەفۆن و پەیوەندی و یەکتر بینێنەکانمان مادی نییە معنەویە باشە هەمووشمانەوە زانین ئەگەر هەر پەیوەندێک مادی بێ کاتێک کە مادەکە نامێنێ پەیوەندەکەش کۆتاییەت زۆر نمونە هەن کاکادی کە باسی بکەین بەداخەوە بۆیە هیوادارم ئەوانەی کە گوێیان لەو گفتوگۆی جەنابەت و بەندەیە تۆزێک بیر بکەنەوە بزانین ئێمە باسی چی دەکەین زۆر جوارە کاک ئیسماعیل من ژن و مێردم دیوە لە یەکجیا بوونەتەوە لەم سلێمانیە لە ژنەکەم پرسیوە وتومە بۆ
و توێتی وڵی کاتی خۆی کە مشوم پێ کردووە لە بەرەوەی پارەیار بووە ئێستا ئیفلاسی کردو پارەکەی نەماوە من ئامادە نیم لای دانیشم بەداخەوە ئەوانە لە داک و باب لە زمانی داک و بابی ئێمەدا نەبوون بە سەراحەت چووکە وابزانام لە پێشکی بەرنامەکە گەفریات کەوتم تازە لە خەوێ هەستا و ساعت 4 5 دقیقەی بەیانی بکاکردی باسی قەناعەت دەکرد بەڵێ قەناعەت بەڕاستی قەناعەت ئەگەر نەبێت زۆر لە نەخۆشی شێرپەنجە خراپترە یعنی بنبڕکردنی نییە هەندێک نەخۆشی شێرپەنجە چارەسەری هەیە بەڵام بێقەناعەتی لە ئینساندا بەڕاستی زۆر لە شێرپەنجە خراپ و ئینسان دەکوژێت کاک ئیسماعیل من ئەگەر قەناعەتم نەبووایە 7 ساڵ چاوەڕێی بەهارم ناکرد تا مناڵێکی ببێ بە دڵنیاییەوە ئاخر دەزانیت چۆن ئێمە ئەوە نیە نازانم چۆن وەسفی جەناب بکەم و ئەو جیلەی کە ئێمە تێدا گەورە بووین بەداخەوە ئەوانە ئێستا لەو ژروفە و لەو ڕۆژانانی ئێستادا زۆر بەدەگمەن و بە کەمی دەردەکەون زۆر بەداخەوە کاکادی کاک ئیسماعیل سەیرەکە لەوایە مناڵی شیە بێ لە یەکەم ساڵا و کە تێر جیابنەوە آخر داوەیە ینی پەیوەندیەکان لەسەر بنچینەیەکی خۆشەویستی ڕۆحینە بۆ کاکادی ئەوە کێشەکەیە ئیلا تەماحێک لە بەڵێ ئیلا تەماحێک لە وەزعەکەیدا هەبووە بۆیە زوو هەڵدەوەشێنەوە و منداڵیش بۆ خۆت دەزانی لەو حاڵەتاندا منداڵ سەرگەردان دەوێت بە سەراحەت ینی بەداخەوە کاک ئیسماعیل داوا دەکەین کە بەڵێ گیان تۆ لەو ئەمریکا دوورەیە ئەگەر تۆ و دایکی مناڵەکان تەسحیە بۆ یەکتری نێن و یەکتریتان خۆش نەبێ ئەی چاوەڕێن کوێ خۆشی بوێن وڵا بەدڵنیاییەوە قوربان جا ئەوە بڵین لە دنیای غەریبەتی و لە وڵات و ژانی غەریبەتیدا ئەگەر ئەو خەناعەتە نەبێت لە بینی ژن و مرد و بڵین دایک و باوک و برا ئەوانە بەڕاستی هەڵوەشاندنی خێزان یان لێکترازانی خێزان لە وڵاتانە زۆر ئاسانترە لە وڵاتی خۆمانەوە هیچ گومانی تێدا نیە زۆر ڕاستە کاک ئیسماعیل ئێمە بێ بەردەوام بین لەم قسە و گفتوگۆ و بەرنامانە و بەردەوامیش ئەبین جەنابیش وعدە داومەتێکە من بەرنامە بکەم و تۆش بەردەوام بی لەگەڵمانە بۆ ئەوەی بتوانین ڕێگە چارەیە بدۆزینەوە قوربان جا وەکو هەمیشە پێم گوتووی ئەتۆ بریداریکە و ئێمە بۆ دەخنچێنین ئایا ماڵەکەت هاوا بێ خوا کاکەجان تۆش لەو ئەمریکای نیشانی لێ بگرە و منیش لێرەی خەمە مەنجەڵەوە قوربان جان بۆ هەموو شتێکی باش لە جەنابەت ڕادبین و ماڵ ئاوادان بێ و زۆر خۆشحاڵ بووم داوا لێ بوو دەکەم کە کاتم زیاتر کرد بێ و دەستەکانی کاک جەزاش خۆش بێت و تا ڕۆژی دووشەمە بەخوای گەورەتان دەسپێرم قوربان جان خواحافیز بێ کاک ئیسماعیل جان ڕێز و حورمەت و جەژنە پیرۆزە جارێکی تر بۆ خۆت و خانەوادەکەت زۆر سپاس قوربان جان منی شەروەها و خواحافیزتان بێت خواحافیز بێ خوا ئەو گیان دایکی محەمەمان دۆزیەوە لە تاسڵوجا اینجا ئەیسا وەختی چلورەیە بزانین ئەم دایکی محەمەوە مەژکە نازانم تۆی دەجیناگەر بزانم من هەمیشە جوابی هەموو دایکەکانی وەڵا دایکی محەمەوە بۆچی قەرزارباریشمان ناکەی بڵێ چاوتان پیسە ئەوە خۆ گوێ لە تۆ نەبۆی ڕێم تۆ نەڵێ چ ئەجدە بە حەلێ یاوە ملی ئەوان ئەی تۆ پێم بڵێ ئێمە بوو کاکەی تۆ پێم بڵێ مناڵی عەرەب شتەکە لە دەورە ماون یان ڕۆشتن باریان کرد وەڵایی باریان کرد بەس لەو لامانەوەیە دوێنێ بوو پێرێ بوو وتمانەوە پیاوەکە 200 ڕوپیان بۆ هێنا عوسمان پاکیکە بۆمان وتی والله هواية بالحوش نظر حوش وحوش يلنا هواية ما تقدرون باكيكم هواية شي؟ وشي يعني سروبيان ولا حوشة كمان مجانية باكيكا إنه سروبيان بو برزية وخلص على باكيكا أبو ببوني قربانية وبوا أما سروبيان بس مليش دوكاوكا يعني كي مليش دوكاوكا كم يابا أكو سروبيان بيونا ماري خدان باكيكا أي شيء والله حوشة هواينة متروسة متروس بقوتها أما سروبيان بس شنت باكن كين جزاك سروبيان مر والله عايز نعزانم كارو بيش باكيانا قال إيش نعزانم أي عليهم باكو تميز جوان باكيا كان أري والله واقعي كان خوا قال لي أما تستيدو أنا حسك يسيديك أي والله هي هو معقولة حزور زور أول شيء هاشم حسن صفاتي كمدرسكاني خوش برقمي تداني من رقم تلفون بو رقمه كده يو رقم يك داقرة مليون وبدرت شو دايو بيانتر استاذ قلت مقاطع رقمي باشي ذا بيوم وابزعنا مليون وشتم ودرته إيه
حتی تەلەفۆنی بۆ کەم دوو جار بۆم هەرە قسەیە کرد وەڵا ئاخری دایکی ڕێیان ماڵیەوە بێ پێشتر و ڕقەمەکەی تۆی دا و بێ ڕادوێی گەڕیان ئەوەم دێدا یەکسەر هات بەس ئەوەی کاکاشم حەسەن هەرچی تەلەفۆنی بۆ کەمەڵە لێ ڕقەمێک داکرەوە ملیۆن نازەم پرسیارەکە ڕادیۆ ملیۆن نازەم چی بۆ دەرێت شتێکی وت نەکەی دایکی محەممە بۆ خاتری خوا من و تۆ ئەو یاریانیان نەوتووە ناگوناحەوە حرامە ئەوە حرامە کاکە گیان ملیۆنی خۆیان بۆ خۆیان و چلوورەی خۆمان بۆ خۆمان خۆیان بۆ خۆوان ملێنی خۆیان بۆ خۆیان بەخوا باتا دڵمان فەقیرە دەوڵەمەنە بەخوا دەوڵەمەند دڵمان ڕزی لەوێ نەبابە بە عەمەل نایە بێر خەریکی حساب و حسابکاری بین ئەرە بە قورعاوە گورچە کوێر مەگەر حەسابات بکەین کاکە گیان ئەزانی چی کە چوونە پاییز منجەڵە شێلمەکە بای هەموویەتی لەم هاوی نەشە ئەزبەرید و چلوورەکە ئێمە بەسمان دەیتر فێرکمان نەبێتەوە ئەحسن بالله ڕازەکەی بەسە مۆتیوە خۆ مۆتە نەوەس خوێنکەکە بدەستێنم بەدڵماوە حەمدی سەنای خواکەم ڕەحمەت لە باوکە تەنکەش ئەزانەی ئیستا فێری چی بووە ئاوەکا بە ئەزبەری لە فرێزەرەکەیە ئەیترە لە باوکە ئەزبەریدی سپیە خۆم عوەزانی وەتی جەماڵکەوت ڕۆژگان ئەزبەریەکم کردێ و تفی تێ کردووە ئەوە کاتی کەوتکەم لێدا ئەوە نەعی کوتی قوتم بە قورعانەڵی تفی تێ کردووە دەبەرچاوم کەوت دایکی محەممەدیان چاو دڵمان ڕوون قوربانی کاک محەممەدیان دەستەکانە ڕێزمێ بۆ ساکی بەرنامە هەرموو یەک بە یەک لە خزمەتان نابین ئینشەڵا بەرنامەکە بەرەو پێشترە بین خواهش کاک محەممەدیان کاکە جەزا دایکی ڕێیان ئەبێتە دوا پەیوەندی بەڵێ دایکی ڕێیان خۆشبەختانە پاڵپشتێکی گەورەی بەرنامەی دەمەتەقەی لەگەڵ عەریف حەمەتاڵ و چێشتەنگاوی حەمەتاڵ هەروەها پاڵپشتێکی گەورەی ڕادیۆی گەڕیان و بەرنامەکەی حەمەتاڵە ئەیکەینە دوا پەیوەندی و ئینشەڵا ئیتر با بەرەو گەرموگوڕی و قسەی خۆش و سوبحەت و ئەوانە بڕۆین دایکی ڕێیان الو سلام علیکم عەلیکە سەلام و ڕەحمەت و ئەمە دایکی ڕێیان تۆ جاسوسی بەسەرمانەوەکەی بۆ مامۆستا عومەر کۆرە وەڵڵا ئەوە جاوە سەرکردەکەمان ئارە وەڵڵا هەیە بووی وەڵا دایکی ڕێیانە بێ بڵین ئەمە جێی شانازی ئەگەر بۆ مامۆستا عومەر بێ ئەی چۆن ئەرە وەڵڵا ئێ خۆجۆ لە دایکی محەممەد بوو ئەرە وەڵا گوێم لە دایکی محەممەدیش بوو گوێم لە دایکی زاڵیسم خۆم وەرم گر بۆ ئینجارە گوێم لە هەمویان بوو ڕز سڵاومەیە بۆ هەر هەمویان وەڵا دایکی ڕێیان و بۆ باوکی شکار و بۆ حەسەمویان دایکی ڕێیان ئەمە بەشێکە لەو خێرەی ئەمە بەشێکە لەو خێری کە تۆیکەیت کە ئەو دایکانە بەسەر ئەەکەیتەوە و ئەتوانی پردی پەیوەندی بی لە نێوان بەرنامەکەی من و ئەو دایکانەیە کە دڵی هەموو لە یەکمانەکرێتەوە بە قسەکانیان یاخوا سەرکەوتوو بن ئینشەڵڵا بەردەوام بن ئینشەڵڵا خوای گەورە و بەرنامە جوانەتان هەر بمێنێت و ئەو کەناڵە جوانەش دەنگی گەڕیان ئینشەڵڵا هەر بمێنێ سڵاو ڕێز نەیە بۆ ئەو کاکە جەزای بەڕێزی کاکە جەزای سازیش سڵاو ڕێز و حورمەتی هەبوو هەمووتان و هەتاوەکو مامۆستا عومەر و تۆ و دایکەکانی تر و وەسا ئیسماعیلی ڕیشسپی و کاک ئیسماعیلی ئەمریکا و کاک هەڵمەتی کەرکووک و باوکی شکار و سەرجەم پەیوەندیەکانی تر سەرجەم کۆمنتەکانی کاگاشم حەسەن و پشتیوانی ئێوە هەبێ بەڕاستی ئێمە هەر بەردەوامە بین و بەرنامەکەشمان سەرکەوتوترە بێ یاخوا سەرکەوتوو بن ئینشەڵڵا زۆر کەسی تری نەیزانیوە ئینشەڵڵا هەمووی بێتەوە ناومان ئینشەڵڵا بەڵێ ئینشەڵڵا هەر هەمووی ئەگەڕێنینەوە ڕیزەکانی خۆمان و ماڵە کوردەواریەکەی خۆمان دروست دەکەینەوە بە ڕێز و احترامەوە ئەی کاکە تۆ بەیانی جەژن لە چیا بووی والله بەیانی جەژن هەرۆکو هەموو کاتێ بەخوا ماشەڵڵا گەرماکەی ئەوەی ناڕەحەت و ناخۆش بوو ئەم چوار ڕۆژی جەژنە هەر زۆر بێزار کرد بوو بەڵێ وایە بەڵێ زۆر بێزار کرد زۆر ناخۆش بوو بەڵام بەیانی جەژن هەرۆکو جاران بەخوا بەس تاقەت و هینی جاران دەدینەڵێ نازانم خواردنەکەتانی جارانی نەماوە چی دایکی ڕێیان قەیسیەکە قەیسی و کشمیشەکە گوناحی نییە قەیسی و کشمیشی جارانە ئێمە بیرکردنەوەمان گۆڕاوە بیرکردنەوە لە باشەوە بۆ بە خراپ ئەیستا خەڵکێک هەیە بڵێ ئەوە 50 گەڵا بۆ خۆ لە بە زیابێ ئیتر ناڵە کاکەمە لەکوێ بوو بۆ ئەمەی تێ مناسەبەت چییە لەکوێ هێناوتە ساڵی ساڵان دایکی ڕێیان ئەو قەیسی و کشمیشەی کە ئەمان خوارد ڕەنجەشانی باوکمان بوو ئێستا نازانین ئەمە هیچیە لەکوێوە هاو خۆی کرد بە ماڵەکەی منە بەخوا هەندێکیان وایە ڕاستەکەی دایکی ڕێیان خواکەمان ئەمرمان پێکە ئەڵێ ئەفەرمێ ئەوەی کە ئەی خۆی ئەبێ بزانی لەکوێوە هاتووە
والله وایە ئێمە بەبێ لێ پرسینەوە هەر وەرەگرین و هەرەی خۆین بەخوا وایە ئێتامی نامێنێ ئەمە کاکە والله وایە والله وایە بەدی ڕاستەکەی یعنی مەعاشخۆر هەیە زۆربەی مەعاشخۆر لە 20 مانگە هیچی پێ نامێنێ بەخوا وایە مەعاشخۆر هەیە 1000 مانگ مەعاشەکەی دواکەوێ لی نابڕێ پەچی ناکەوێ والله وایە ئەخر ئەمە ناکری یعنی بێ بزانی کاکەمە بۆ وایە والله ڕاستەکەی اینجا ئێمە کەوتوینەتە زروفێکەوە بەداخەوە حرام و حەڵال لێک ژیان ناکەینەوە بەخوا وایە یعنی بەس پارە بێت مەسەلا میسا تەلەفۆنێکم بۆ کرێ ئەڵێ حەمەد هاڵوەرە ئەمە زەرفێت ئیتر بەبێوی بڵێم ئەمە چییە لە کۆ هاتووە بۆچی ئێی بە من وەری یەگرم وەڵێم ماڵی ئاوا بێ خوا حافیز بێ والله وایە ڕاستەکەی اینجا خواکەمان ئەمەی بۆ دەستنیشان کردیون کە ڕۆژێک گێت ئەولاوتان ماڵتان ئەبنە فیتنە بەخوا وایە داکی ڕێیان ئەمرێکی تر هەیە والله یاخوا بێوەی بن ئینشەڵڵا تا هەر سەرکەوتوو بن و بەردەوام بن ئینشەڵڵا هەر بێوەی بن بۆمان و داکی ڕێیان ڕێزیشمەیە بۆ ئەو ڕۆشنایی بۆ ئەو ڕێکخراوی ڕۆشنایی دووە ڕێکخراوەکەی خۆ ڕێکخراوی سەرکردەکەمان ڕێکخراوی سەرکردەکەمان مامۆستا عومەری خۆشەویست بەناوی من و کاکزای ساز و ڕادیۆی گەڕیانەوە پشتیوانی پشگیری تەواوی ڕێکخراوی ڕۆشنایی یەکەین لەبەرەوەی لە خزمەتی نابینایان و وە کۆڵێکی تر هەژارانی شایخوا هەڵناگرێ مامۆستا عومەر هەنێ جار بەڕاستی بەتەنگ خەڵکی تریشەوە هاتووە ئێمەش لە ڕووی بچووکیەوە لە ڕووی خزمەتەوە هەرچێکمان پێ بکرێت درێخی ناکەین والله یاخوا سەرکەوتوو بن ئینشەڵڵا بێوەی بن دایکی ڕێیان گیان تۆش سەرکەوتوو بی و نمونە و زیابێ و ئیشەڵا ساغ و سەلامەت بی بۆ مناڵەکانێ و بەرنامەکەمان پشتیوە مەخە و ئەو دایکانەمان بۆ کۆکەرەوە یاخوا بێوەی بن وڵای هەر بەردەوام خەریکم ئەیتر کاکە ئەزانی سەرکێمان ماوە دایکی ئایلانمان ماوە دایکی هەرزاڵ بیری خستینەوە دایکی ژیار لە زیێوێ ئەرەوەڵا خان ماوە زۆر ماوە نییە ئیشەڵڵا ئەمویان نیەنەوە ئەمویان ئێلینەوە داوەڵا هی دایکی ڕیانی ترە و ئیشە بە تۆ ئەسپێرم ئیشەڵڵا ئیشەڵڵا سەرسەرم چاوی ڕێیان و مناڵەکانمان دەکەم ڕێز و حرمەتم بۆ تۆ یاخوا بێوەی بن سەرکەوتوو بن سەرچاوم دایکی ڕێیان جان حافیزم یاخوا لە خۆشییا بی عزیزان و خۆشەویستانی عەریف حەمەتاڵ لە ڕادیۆی گەڕیانەوە بەرنامەی دەمەتەقەی لەگەڵ عەریف حەمەتاڵ گەشتینە ئێرە ناڵم کۆتاییمان پێێنا کۆتایی پێناینی ئینشەڵڵا بەردەوامە بین بەڵام تا ئێرە هات دووشەمە کاتژمێر 11 لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستە هابم جارێکی تر داوای لێبوردن لە کۆمنتەکانەکەم لەبەرەوەی ئەم ڕۆژ هەر بتخوا بابینی خۆمان لای کەس باسی مەکەن ئەم ڕۆژ عینەکەکەم بیرچوو بۆ کاکە نەو زێڵێ مشتم بیر بێ ئەنجا وەکو نەوسەکەیت گەرماکە نایاڵێ بەدڵتەوە بنووسێ ئەوە ئاوە سەرم لێت تێگەچێ کاکە دووشەمە سەعای 11 یەمەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست و ڕووەکەی نەقسەی خۆش و دەمەتەقێ و ڕیشسپیان و دایکان و عزیزان و خۆشەویستان تا ئەو کاتە لە خوای گەورە پاڕێمەوە دوور بن لە ناخۆشی و لە بەڵاو لە دەرد و لە نەخۆشی و هەروەها بێتەوە لە گیرفان بەتاڵی و هەموو لایەکتان هەر لە خێر و خۆشییا بن خوا عافیسان بێت ڕادیۆی گەڕیان شنەبایەک بۆ ڕەوینەوەی خەمەکان عراق چون ژەونە نیشتان نەڕۆی